بەرنامەی باسی ڕۆژ بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی تانج. سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە سەرنجتان بۆ باسێکی دیکەی ئاینی ڕادەکێشم تایبەت بە وتاری هەینی کە لە کوردستان زیاتر لە 3800 مزگەوت هەیە. ئەو مزگەوتانەی کە ڕۆژانی هەینی وتاری هەینی پێشکەش دەکەن. پاشەوەی زیاتر لە 2 ساڵە وەزارەتی ئەوقاف بە هەمەهەنگی لەگەڵ بۆردی وتاری هەینی وتارەکان بەسەر مزگەوتەکان دابەش دەکەن. بەڵام هەندێک جار گلەیی هاوڵاتیان و موسڵمانان لە شێوازی وتاردان، لە شێوازی بانگدان، لە شێوازی تەنانەت پاک و خاوەنی مزگەوتەکانش قسەیان هەیە. هەوڵ دەدەین بزانین موسڵمانان چی دەرێن سەبارەت بەم پرسە و مامۆستایانی ئاینی، بۆردی وتاری هەینی، وەزارەتی ئەوقاف ڕاو بۆ چوونیان لەسەر ئەم پرسە چییە؟ پێم بڵێ ئێوە نوێژ دەکەن یان نە؟ ئینشاڵڵا. دەچنە جوان دەچنە خوتبە؟ ئینشاڵڵا. باشە. دەچنە هەموو مزگەفتێک بۆ خوتبە یان مزگەفتێکتان دەست نیشان کردن؟ ناوەڵە بەس سینێرکە مزگەفتی حاجی عەبدوڵڵا. لۆ نێزیکە. بەس دەبە نێزی چی؟ بەڵێ بەڵێ. باشە. ئەو کاتێک کە دەچێ خوتبە بەڵێ. پێت گرینگە چ مامۆستایەک وتار دەدا یان؟ طبیعی باشتر. مامۆستای باشتر باشترە. یعنی حسابی ئەوە دەکەی ئەو مامۆستای زیرەکەیان زیرەک نییە؟ بەعقەد وایە خودبەکەی خۆش نەبی ئینسان سەکا لەوێ. خۆش یعنی چۆن بەش؟ یعنی لە دینەکەی شارەزای هەیە شتێکی وا بکە ئینسان استفادەی لێ بکە. کە استفادە نەکەی خودبە معنای چییە؟ خوتبە هەبوو بێزار ببی لێی دانیشتی؟ طبعاً يكون هەبووە. هبوا طبعاً. چۆن؟ والله خذ بك او هيك انسان مرتاح نبي ليه خرج الملائكه مثلا مقنعني لقرد بنشين بدر نابي باشە هەموو ئەو مەلایانەی لە کوردستان وتار دەدەن شایستەی ئەوەن وتار بێژ بن یان دەبی ئەو کەسێک خوتبە بدا کەسی لێ هاتوو او اللي هاتوا بي خذ بيبدا او بان هەموو مەلایەک وەکو یەکە؟ لا هەموو مەلایەک وەکو لا یەک؟ والله عندك لاندش بقوترين زياترين خين ديال زاني هەیە باشترە؟ باشتري باشە. اه ئەتوو دەچێت کامە مزگەوت زیاتر؟ والله بزقوتي دوره في اجتماعي والله دەچێت دەورا پشت. یعنی مامۆستایەک تایبەت نییە بچی هەموو جارێک. ما مصلا هي مستمره دصار باصار ليك مزقفتي خوێندنەوە چێ لەسەر وتاری هەینی ئێستا چۆنە پێت باشە؟ والله وتارەکان زۆر باشە، یعنی وتاری زۆر مامۆستا هەیە، هەموو کەس بەس هەموو کەس قابلیەتی وتاری نییە. چکو هەیە یعنی هەیە وتاربێژە و قابلیەتی نییە. بڵێ چۆن بەڵگەکەم بدێ؟ بەڵگەلەوەی کە قسەکەی دەکات نازانێت چۆن قسەی دەکات، یعنی مجتەمەع دانیشتیا ئەتوو دەبی ئەو قسانەی دەیکەی بەقەدەر یعنی عقلیەتی ئەو ملەتەی بی نەک بەحسی فەزای و بەحسی ئەو شتانی و کە چکو خوتبە هەموو کەس دێتێ، شەرنی هەموو ئینسانی خوێندەوار بێتێ. ئەتوو کە دەچێ وتاری ئاینی حەز دەکەی خوتبەکە درێژ بی یان کورد بی؟ والله عزكم كرد به کورد بێ. اره والله جاری وا هەبوو بچی بێزارت بکە خوتبەکە درێژ بێ؟ بخوا جار هي توزك بزمان دكا بلا بروي هاد نابي شكو دور هزار كز دانشتيا من بتنين شخصك بيان دنا نفر يان 15 نفر بلا دريجه هر ناشرين دكا. باشە. پێت باشە لە وتاری هەینی دوعا بۆ پێشمەرگە بکرێ؟ اره والله من همو دنيا بهم خوش دعاء بو پێشمەرگە بکرێ، سەرکەوتنی پێشمەرگەی سەرکەوتنی ئێمە. باشی ماماجی ئەحوال چۆنە؟ جومعە دەچێ خوتبەی؟ خوتبەکان چۆن دەبینی؟ وتارەکان چۆن دەبینی؟ مامۆستا باسی قیامەت دەکات بەهەشت دەکات؟ باشێ ئەو قسێ زۆر پێ خۆش بوو باشێ مامۆستانی دەکەم باشێ مزگەوت چای بیان نییە بەس بە قسەی مامۆستا بەڕێزەکان هەتام کە دایانگۆ 2 مەتر بەنگتابی 2 مەتر 2 مەتر هەلاوا 2 مەتر دەکەتە ناودێک 50 مزگەفتی قەپات کردەوە ئەوە چ ئەوە لە چی ئەوە لە چی؟ ئەتوو حەز دەکەی وتارەکان درێژ بیان کورد بی؟ والله بە هەموو کەسە مەلابەدینەکان شەدەن وەسەت بی وەسەت. وەسەت ئەرێ چەند دەقە بی؟
20 دقەوی تۆ دەچێ قوتبەوە الحمد لله پێت باشە وتارەکان یەک بکرێتەوە کوێستا وەزاتی ئەوقاف دەڵێ کاکە هەر جارە یەکێک لەسەر شتێک بەخۆی وتار دەبی لە سەمەعاناتی ڕۆژانەبی ڕۆژانە ئەتوو بزانە ئەو وڵاتە چی پێویستە چی نەخشتانە چی هەیە سمعاناتە چی هەیە دەبی لەسەر ئەو وەزعی قسە باشە پێت وایە وتاری هەینی تێکەڵی سیاست بکرێ والله آخر دەی هەوێ بعض زار دەی هەوێ ینی تێکەڵی کەی نه بعض زار دەی هەوێ هەندێک زار باشە تۆکو گەنجێک قسەد لە ناختە هەر گوتت من ملاحەزەم هەیە لەسەر بەشێک لە مامۆستایانی ئاینی مەلا هەیە کێشەی پێیا دەکات لەو کۆمەڵایەت چۆن کێشە پێیا دەکا قسەی سەر بە خۆ دەکا قسەی غەڵەت دەکا و باسی بەردهایە شتێ دەکا وەرە بچین عێقەلەوەی بگرین وەرنە سەجادەی وەرەوەی بکەوەی بکە مەلا هەبووە باسی بەرتاوێشتن بکە بەراش نیش دەکاوە خۆ بە خۆما وتارەکە هەموو جێ دێنەوەی خبارەوە ما هەیە تون تویشی بڵاو توندیشی میشە زایک و مشکلەی پێیا دەکاتن دەرێ ئەوڕۆ کاوەیان کردێ لە هەولێرە ئەو مەسولەوەی کردەوەی کردیا تفونە عەلەتی لێ بکەن جونی پێداتن هەستنەوە ئەو هابکەنەوە بکەن کاکە خۆی شیتون نیە تۆ مسلمانی ماوەکی زۆرە دەچێت دەچێ قوتبەکان باشە پێم بڵێ وتاری هەینی بەلای تۆ گرینگە کامە بچێ کامە مزگەفت نەچێت کامە لەکن خی گەورە هیچ گرنگ نییە بچێ چەهان مزگەفتی خی گەورە ئەزر جوابی خۆی هەردەدا خێری خۆی هەرێ خێری خۆی هەرەیە ناوەڕۆکی وتارەکە بۆت گرینگە ئەوڕۆ مامۆستا باسی چی دەکا بەرێ حتممە بزانی لەسەر اقتصادیە لەسەر حکوومەتە لەسەر پەروەردەیە لەسەر ئینسانەتیە ئەو شتانە گرینگە گرینگە باشە باسی قەدیم بکە مامۆستا یان باسی ئێستا بکە لە غوڵ باسی ئێستا باش بە قەدیم ڕۆی ئەو شتانەی ڕۆیش دەرێ شەپۆلی یەکەم مەژمێرە شەپۆلی ئەوەی دی ئەو بژمێرە شەپۆلی ئێستادی تەبعاان لەبێ لەگە جیلی ئێستابی مامۆستا تیان بگەینی پێیان بگەینی بتوانی قەنەعاتیان پێبینی ئەساسە جەمعان لە هەفتەی جار عەب ڕۆژان جارێک یعنی مامۆستا خۆتبە دەدا بەرام قوتبەکانی بڕکرمە دەمانێت درێژتر کاتەوە لۆی خەرکەکە درێژتر بیلۆی تێبگە هەندە کەس دەرێکا کە ئەم نیوڕانەیە برسیمە مامۆستاشدا درێژە دادڕی دەکا قسەکانی دووبارەیە باشە سەکەت جوانە بەرام ئەتون لە حەف ڕۆژان یعنی ئەگەر لە حەف ڕۆژان 20 یعنی ئەوەندە چپێربی با درێژتر بی لۆ ساعتێک باشە ناوەڵە ساعتش زۆرە بەرام لە نیوەی بی یعنی نەشش بسووتێ نەکە با بەشێک لە هاوڵاتیان چەند سەرنجێکیان هەیە لەسەر مەسەرەی وتاری هەینی لەسەر بە تایبەتی ئەو کاتێک کە باگ دەدرێت ینی موەزین لە مزگەوتەکان زۆر جار فەرمانبەرێکی زۆر خەڵکێکی زۆر لە مزگەوتەکان موچەیان هەیە بە ناوی موەزین بانگبێژ چوزانم بەڵام دەوام ناکەن تەنانەت لەسەر پاک و خاوێنی مزگەوتەکانیش جێگای پرسیارە زۆر زار ژێبیز دەبین کەسێک بانگ دەدا دەنگی خۆش نییە پێت وایە ئەمە حالەتێکی ئاسایی بی هەموو کەسێک بۆی هەیە بانگ بدە؟ نەخێر ئەم کەسێک بۆی نییە بانگ بدایکی چیان دەنگی خۆش بیدا و بانگدا تۆ دەڵێ چی سەبارەت هەر بۆچوونی و برادرم هەیە ڕاهێنارێکی کردی بیت ڕاهێنارێکی کردی بیتن کە دەنگەکەی خۆش بیتن و ئیزعازی دەورەوە پشتینێ باشە لە وڵاتانی ئیسلامی زۆربیان هەر یەکێک شێوازێکی هەیە بانگدان یعنی تۆ ئێستا سەیری سعودیا بکە شێوازێکی بانگدانی هەیە سەیری تورکیا بکە شێوازێکی بانگدانی هەیە بەڵام لە کوردستان لە کوردستان شێوازمان دیارە نانیان نییە لعنەکە دیان نییە کە دەبۆی دابدرێ بەو لعنەی بانگدا تا ئێستا نییە تۆش ڕەخنەت هەیە هەر کەسەوە بە لعنی خۆی بانگدا ناڕم دەبێ و ئاقاف ڕێکی بێخێت و ئیش ئاقافە بانگدان دەبێ ڕێک بخرێت یعنی هەموو کەسێک بۆی نەبێ بانگ نابی باشە سەبارەت بە پاک و خاوێنی مزگەوتەکان چ دەڵێن بەڕاستی پاک و خاوێنی 150 باشە عنی 0 نییە هەندە مزگەوتی شێ ئێستاکە بەخوای ناتایم بچ دەستش لێ هەبووین هەم پیس و پرۆسە خاوێنەوە پێویست کومبارەکانی نوێژی لەسەر دەکرێت کومبارەکان وڵا ئەوانش زەرور طبعا دەبی خام بکرێتەوە جاروبار بگۆدرێت و تۆ چیە مزگەوتێک پرسیار کێبرێرە و کومبارە چەند دەبینە شوراوە؟ نا قەت بەس بەخۆم دیقەتمدایە مەسەلەن زۆر لەمێژم ئەو کومبارە ڕای خسترا و نەگۆدرایە و پێویستی بە گۆڕی هەژەیە ئەو مزگەفتە دادەن درێتن کە ئفتتاحی دەکرێت إلى آخره ناگۆڕی باشە سەبارەت بە وتاری هەینی ینی مامۆستا کە وتاری هەینی دەدا پێت وایە چۆن بی وتارەکان وەڵی چەند وتاری خۆش بیتون و چەند لای قووەت بی لای مەسەلام خەڵکەشی و دینی ئەوە هەر باش باشە چەند دەقەبی وتار باشە جومان وەڵی هەتا
20 دقيقة 25 دقيقة تێکەڵی سیاست بکریان نەکرێت نەخێر تێکەڵ نەکرێت هەز ناکەی تێکەڵ بکەیت تۆ دەڵێیت چی؟ وەڵام دەرم کاریگەر بی نەک بەسەرهات بی هەمووی بەسەراتی بجێتەوە وا ڕوویدا وا ڕوویدا نام کاریگەر بی یعنی ئەو گەنجە ئیسفادە لێ بکە تۆ تێگەیشتن سێ لەسەر وتاری هێنی لە مزگەوتەکان پێویستی بەڕێخستنەوە هەیە یان نە؟ وڵا پێویستی هەیە دیکو پێویستی هەیە ئارێەوە چۆن؟ یعنی بەڕاستی هەیە یعنی دەبی ئەتو لەگە زروفەکەی بڕۆی خودبەکەت لەسەر ئەو زروفەی بی تێیدا یعنی زۆری لەسەوە بابەتەی بڕووی باشتر نەک یعنی شتێکی لە وجود نەبی ئەتو باسی بکەی وەیە هەموو حالەتێەوە ئەدی خۆ ئەدی باشە مەلا هەبووە بچێ قوت بێ برێکورەوە سەر بە فلانە حزبە پێت وایە دەبی مەلا حزبی بێ؟ نەخێر نابێ حزبی بێ نابێ حزبی ناوەڵە نابێ بۆ نابێ حزبی ینی ئەتو مەلای دەبی ئەتو لەسەر وەسی ئیسلامەتی بڕۆی ئەو شتەی پێویستە ئەوی برێ بەخەرشی نەک ئەتو چش لە حزبەتی یعنی دین و سیاست نام پێکەوە بی ئەدی کاکە وەرە دەچێ هەموو مزگەفتێت بەرێ ئەمن هەموو ناوەڵە ناچ دەبی مەلای ئەم مزگەفتم ئێستا لێ نزیکە ناسمە مزگەفتی دەستم مزگەفتەشی دەچێ مزگەفت ئەوی بغدوەیم پێ خۆشترە و ینی تشتەش پێ تێ دەگەم بەڕاستی لەوی الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا فەرمانبەری سەر بۆ وەزارەتی ئەوقاف بەڵێ موەزنن بەڵێ باشە هەموو کاتێک خۆتان مانگ دەدەن بەڵێ هەموو کاتێک بخۆم باگادم چکۆ ماڵم نزیکە لێکوانە بەر هەندێک بخۆم دێ باگادم باشە پێش ئەوەی تۆ بانگ بدەیت پرۆڤەت کردووە چۆن بانگ بدەیت یان نەتکردووە پرۆڤە وەڵای من لە مێژە قەدیمە مێستانی سی ساڵ پێش ئێستا باشە بەدەر لە خۆت ئەوانەی کە بانگ بێژن وەزارەتی ئەوقاف خولێکی کردوەوە کە شێوازی بانگدان پێت وایە زەڕور بیان زەڕور نییە وەڵە زەرورە زەرورە زۆر زەرورە شێوازی بانگدانیش پێویستە چونکە بانگدانیش دەبیدەن خۆش بیتن دەنگە چ خۆشێ بێتە عالم بتوانیتن گوێی لە بانکەی ڕابگریتن بێتن لە بۆ نوێژێ پێت گرینگە ئەوەی بانگ بێژ بی دەبی دەنگی خۆش زۆر دەبی دەنجی گەلە خۆشی بیتن دەبی گەلە خۆش دەنجی لە منش خۆشتر بی دەبی باشە بۆ دەبی ئێستا بەشێکی زۆر لە مزگەوتەکان هەریەکە بە شێوازێک بانگ دەدا کار چییە مە پێویستی بەڕێخستنەوە نییە بەدی ڕێک بێخرێ باشترە تەوان هەتا زیاتر پەری پێ بسێنرێن زیاتر دەنجیان خۆشتر بیتن و بتوانن لە مزگەفتەکان بانگ بدەن هەمن یەک بەخۆم بە ئەوەی خۆم ینی ئەوەی کە زۆر زۆر مؤەزینێکی زۆر دەم خۆش نەبیتن و زۆر کەلیماتەکانی ڕێکوپێک نەبیتن لێ ناگەڕێ بانگ بداتن لێکوان نەخێر بەێ دەست خۆشبی وتاری نوێژی هێنی چەند دقەیە لێرە لێرە 25 تا 30 دقه 25 دقەیە 20 دقەیە 25 چۆن وتار پێشتر ئاگادار دەکرێنەوە باسی ئەمە دەکرێت بەڵێ لا ئەوقافی پێیان ئەم سیستەمە باشیان خراپە سیستەمەکی باشە حسب ظروفی ئەو ڕۆژی حسب وەزعی ئەو ڕۆژی چی قەوماوە چی نەقەوماوە دەبی خەتی باس کاتن لە مزگەوت تۆ باس لەوە کرد مامۆستای مزگەوتەکەی ئێوە 3 ساڵە وەفاتی کردووە دەکات 2 ساڵە 2 ساڵە وەفاتی کردووە لە مزگەوت هەولێرە ناو سنتەری هەولێر کنجەلی خەیاتی باشە هەتا ئێستا کەسی لە جێدا نەدراوەتەوە بڵا هەدەرێن دەنێرین و کوڕەکانی دی 2 ساڵە بێ وتار بێژە بێ ناکرێت بەس ئیمامەتیە ئیمامەتی دەکرێت ناکرێت باشە بێ خەڵکی دێ نوێژ دەکات پێش هەندێک لۆ خێری خۆی کابرا نوێژ باشە تۆکو نوێژ خوێنێک داواکاری چییە؟ وڵی مەلایەکی بنێن مەلایەک بنێن بوویتە مشکلە ئێستا ناخە مەلایەکە لەوێنی ئەگە مەلایەکە بی باشترە بێ مەلایە تۆ پێم بڵێ سەبارەت بە وتاری نوێژی هێنی بە ئەم باشیان باش نیە بەخواستان هشتای باشە 180 باشە باشە 120 خراپە چێ خراپە یان چۆن خراپە بەخدا خراپەکەی ئەوەیە بەعسە کەسەیە بەسەن دەبی لە ژێرەی خەرکەکەی بیتن زروف و وەزع و یعنی معیشەت و باز ناکەن نەخێرە هەمووشی لا دەدەن ئەی باسی چی دەکەنەگە باسی ئەو بخوای بۆ زۆری باسی کە لەسەر دین لەسەر نوێژ و عیبادەت و خواپەرستی و ئەوانە بۆ شێوەیە باشە
پاک و خاوەنی مزگەوتەکان چۆن دەبینی خۆ من دەزانین ینی لە وەزارەتی ئەوقاف فەرمانبەری زۆر هەیە خەڵکێکی زۆر بە ناوی خادیمە بە ناوی چوزانم بەڵام وەکو پێویستە مزگەوتەکانی کوردستان بۆ خودای کاکەوە ئێستا بەنسبەت ئەو مزگەوتی کوێتی ئێستاەوە چەند سارە ئێرە ئەو هایە ئەو فەرشە کوڕای خسرایە کو دانرایە هەر ئەو هایە نەشورایە نعنی بەخۆی پێویستیتی ئەوە هەرگیرێ بشورێ خاوی بکەوە نمونەیە کە زۆربەی مزگەوتەکانش هەمان حاڵەت بەعزە مزگەفتیشیە زۆر خاوینە ئەدی ئەو هەموو خادیمەمان لۆ چێ لەوە زۆر دەبینێت سوال لەوام بکەیت یعنی تۆش پرسیار لە مێشک دروست بووە پرسیار لەوام کە بزادە مەسەرەن خاوین دەکەنەوە بەس ئێرە ئەو فەرشە زۆر پیسە ئەو فەرشە پیسە ئەبێنە ئاو دەستی خاوین دەکەنەوە ئەوشەی خاوین دەکەنەوە ئەلحەق بەس ئەوە زۆر پیسە نەشورێ بچکەلک دێ چۆنمان حاجیان چار بسلمان دەرێن دەشۆر مامۆستا دەرێ ئێن و دێ لێ ڕادێخستری ئەوتانە مامۆستا ئەوش مۆزینە ئەگە برێوە نیە با برێوە نیە یعنی تۆش لەگەڵ پاک و خاوێن لە پێ برێم ئەو مەخۆم لێرە تاعین بووم تەقاوت بوویمە هەفتە دوو ڕۆژم داوام دەکردەوە هەموو دەزانن لە پاشی ئەو کومبارانە هاتینی هەتا ئێستا جارێک شورایە بنی هەموو بۆگەنیە سەر وە سەزدەی کە بزان بۆنی دیاننا کەوای هەم لە شەرە جایز نییە لە شوێنی یان لە شوێنی پێزنێش بکەیت جایزە ئەگەر وە نیە با جەماعەت برێن وە نیە کات باشە تۆ دەڵێ خەڵکێکی زۆر دامەزرا و ئیش ناکە وڵاهی من نارم ئیش ناکەن هەموو ئیش دەکەن بەس بخۆی بۆ پیسە خراپەکە لە بنەکەیتی ئێستا کومبارشی 10 سال 5 سال لەوە پێشتری لە بنا چەند دەبی شوراوەوە 4 سال 5 سالە یەک زاری شورایەوەتی ڕاخسترای 4-5 ساڵە نەشوراوە زیاتریشە ئەمە یەکێک لە حاڵەتەکانە ئەمە لە نێو مزگەوتێکە لە شاری هەولێر تەبەن نمونەیە و جۆرە مزگەوتانە زۆرە سەرەڕای ئەوەی کە خادیمە هەیە فەرمانبەر هەیە خەڵکێک هەیە ئەرکی خاوێنکردنەوەی مزگەوتە بەڵام زۆر جار دەبیندرێ لە مزگەوتەکە وەکو پێویست خزمەت گوزاری یعنی پاک و خاوێن ڕاگرتن شوێنەکان کومبارێک 4 ساڵ نەشورێ ئیتر بەڕاستی جێگای پرسیارە و مێ دەکەین وەزارەتی ئەوقاف چێن دەرێت تێک چوو پەردە مەردانە هەمووی نیە تێکچوو هەمووی زۆر بە هەرفرە درایەکەت کە تۆ کە پێوەمانە نابینی باشە کەوایە مزگەوتەکانی کوردستان کە ماڵی خوایە و خەڵکێکی زۆریش لەسەر ئەمە حکوومەت پارەیان دەداتێ موچیان دەداتێ زەڕورە بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە بکرێ مزگەوتەکان چۆن تیمی تەندروستی سەردانی چێشخانەکان دەکات شوێنەکان دەکات پاک و خاوێنی و شوێنانە دەپارێزێ بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە مزگەوتەکانش پێویستە لژنە هەبێ چاودێری پاک و خاوێنی مزگەوتەکان بکە هەفتەی جارێک هەفتەی دووزا سێزا یان مانجێ دووزا مەفەتیش دەهات مزگەفت دەگەڕا ناوی دەنووسین چێ دەوامەکە چێ دەوام ناکە ئێستا نەمایە ئەوی مامۆستا ئەقرینە بڕبادەی گۆ نەقربە ئەی ئەقرشی بڕبادەی هێشتەوە ئێستا نمایەکە مامۆستا تۆ تەمەنێکی باش هەیە لە وتاردان لە خوێندنەوەی ئاین شارەزابوون لە ئاین مەرج و شەرتی وتاردان چییە؟ وەڵاهی وتار درێژ نەبی باشە ئەوەی ئەو قابدایە ئەو ئەندازەی داینە لۆ کورتی درێژی باشە بەدڵتە پڕمەعنابی درێژ نەبی پڕمەعنابی معنای هەبی تێکرد سیاست بیان نا واللهی ناوەڵا من حەزم لێ بەس لە مزگەفت و دینی بی عالم استفادە لێ عالم استفادە لێ ینی دین نابی تێکەری سیاست باشە من ئەو ڕێیم نییە زۆر باشە مامۆستا لەگەڵ ئەوەدا زۆر جار دەبینین بانگبێش هەیە یعنی ئیشوی بانگبێژی نیە دێ بانگ دەدا تۆ پێت باشەمە لە مزگەفتەکان هەبێ آخر ئەوە ئەگە بانگبێژی خۆی لەوێبی هەر ئەو بانگدا بەرام وابی شتفا وابی ئەو حاضر نابی ئێکەچیتی بانگەدا ئەوە باشە بانگبێش بەبێ خول بانگ دەدەن ئەمە ڕاستە نابی خول هەبێ فێریان بکە مەشقیان پێ بدا شێوازی بانگدان ئەمەیە دەبێت دەنگی خۆش بێ زەڕۆی ئەوقافی ئەوقاف دەبی وە بکە ئەوقاف ئەوەی تعین ببی ئەو عادی ئەوقافیە باشە لە مزگەوتەکان ئەگەر مەجبوریش بوو کەس نەبوو وابی فەرز هەیە کەسێک نییە مسلمانێک بانگەدا بانگەکەی تەواوە لە زۆربەی مزگەوتەکە خادیمە زۆرە خزمەتکار زۆرە بەڵام تەمەشا دەکەین ئەو نوێشخوێنەکان دەڵێن 4 ساڵە و کومبارانە هەر ئاخرەوە ڕایەخەکەمان بەتەوانە بگۆڕین لە بە هەندی باشادی نابی خادیمە ئیش بکە خامێن بابە خادیم هەموو ڕۆژێ جێشتی لێدا هەمڕۆژی خۆیان بە باشی ئیمە باش ئیمە باش هەندێکیشەیە خراپان من ئیمە باشە و جا نازانم تو ڕازی لێن ئیمە باشە عیبیان من چ برێ ماکەن بەڕاست
سمینارتان کردووە کۆنفرانستان کردووە کۆبنەوەتان کردووە لیژنەتان پێکهێناوە وتاری هێنی چ کێشەیەکی هەیە ینی مەبەستان چییە کەمکردنەوەی ئازادیە لە کوردستان مامۆستایەکی ئاینی چەندین ساڵ دوای خوێندن ئێوە دێن کۆتوبەندی دەکەن مەسەلە چییە؟ خۆی دەست خۆش پرسیارەکە لەوانەیە ئەوە پرسیاری زۆر خەڵکیشە دەست خۆش بوو پرسیارەکە پرسیاری زەوهەریە ئایا ئەمە بەرزکردنەوەی ئازادیە ئەمە چییە ئەوە خۆی بەڕاستی کامەرە نەگەر هەر وڵاتێکی دنیا تەماشاکەمە تایبەتی وڵاتانی جیهانی ئیسلامی بە هەموو ئەوانەی کە ئەزمونێکی پێشکەوتویان هەیە لەگەرەوانێکەوە ئەزمونێکی تاڕادێک ئەویان نییە لە وتارەوە هەمویان پێناسەیەکیان هەیە و چارچێوەیان هەیە لە بۆ وتار بۆ نمونێ سا بچە وڵاتێکی وەکو مالیزیا وەکو تورکیا هەر لە سەرەتای داخل بوون لە بۆ ئەو شارە لە باکوورەوە تا باشووری یەک ئاراستای وتار هەیە بەڵام لە کوردستان تا بەو دوایانش پێناسە و چوارچێوێکیوان نەبوو ئێوە تەرکیز لەسەر ناوەڕۆکی وتارەکان دەن بەڵام زۆر جار دەبینی لە نێو مزگەوتدا بانگبێژ هەیە دەنگی خۆشنێ بۆتە بانگبێژ کەسێک دێ لەم ناوە بانگ دەدا وت سەبارەت بە پاک و خاوەنی مزگەوتەکانیش وەکو پێویست نییە ئێوە قسە لەسەر ئەم بابەتە ناکرد پێتانوانیە کامە زۆر گرنگ بێت خۆی کاکەمە خۆتە زانی هەموو مؤسسات و دامەزراوەشی حکوومەت و بەتایبەتی وەزارەتەکان لێژنە و بەڕێوەبەری تایبەتیان هەیە ئێمە بەڕێوەبەتی مەسازیدمان هەیە توانانی ئەو پرسیارەوە بکەین بەڵام بەخۆی گشتی لەسەر یەخستنەوەی بانگەکانیش بە هەماشە وەکو بۆ نمونە لە شوێنێکەوە بانگ هەیە دقەیەکیان دوو دقە زیاتر کەمتر یان ئەمە بەڕاستی ئەگەرێتەوە سەرەوەی کە دووبارە لەسەر ئەوش ئیش بکرێت بەڵام وەکو ئێمە وەکو بۆ کێشەکە کردووە بەڵێ ئەم کێشەی هەیە و ئیشی لەسەر کراوە سەبارەت بە پاک و خاوەنی دەیان خادیمە لە مزگەوتەکان هەیە فەرمانبەری حکوومەتن بەڵام دەبینی مزگەوتەکان کۆمبارێک ئێمە بە دوواداچوونمان کردۆ 4 ساڵە لە خەڵک نوێژی لەسەر دەخوێن خۆی ئەمە لەوانەیە چەند ینی حاڵتێکی نادربی هەرچەندە وەکو باسم کرد ئەمە بیر لە بەڕێوەبەری پشکنین و مەسازید مزگەوتەکان بکرێ و پرسیار سوکەوە ئیش ئێمە نیە و ئیش ئێمە دانان و ڕێخستنەوەی وتاری هەینە ئەوەی کە باسمان کرد ئەتوانی لە ڕێی بەڕێوەبەرایەتی پشکنین و مزگەوتەکان ئەو پرسیارە بەکەسکە تایبەتە بە ئەوان بەڵام ئەواگەر هەش بێ لەوانێت چەند حاڵەتێکبی بەڵام خۆشببختانە زۆربەی مزگەوتەکان مزگەوتی ئەوەن کە ڕێحایەتی پاک و تەمیزی و خاوێنیان لە بۆ کرێت لەو بوارەوە باشە مەرجەکانی وتاربێژی بۆ کەسێک ببێت بە وتاربێژ چییە؟ مەرجەکانی ئەو یەکەمی نەبێ هەڵگری بڕوانامەی یعنی یاخود کۆلیژەکانی شەریعە و زانستەکانی ئیسلامی بی یاخود پەیمانگە ئیسلامیەکان لە دوای ئەوە ئەبێ ئەهلیەتی هەبی ئەنی ئەو ئەهلیەتە چۆن بەسەر ئەو کەسە شایستە بە بۆ مەقامە چکە خۆتە زانی منبەر و مزگەوت شوێنێکە شوێنی عیبادەت و خواپەرستیە ئەبێ ئەو کەسە تەواوی ڕەچاوی ئەو شانە بکەکەوە تایبەتن بە مرۆڤ تایبەتن بە ئینسان تایبەتن بە ژینگە و هەروها پەیامێکی خۆشببختی و میانە ڕوو احتیدالی هەبی و هەروها پەیامێک بیکەوە هەموو نوێژ خوێنان بە هەموو سنی توێژ و ئایدۆلۆژیا فکر جیاوازەکان سوودبەخش بن لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی فکری و زهنیەوە و لە ڕووی فەرهەنگی و ئەخلاقیشەوە. مینبەری مزگەوتەکان وتاری هەینی پاک و خاوەنی مزگەوتەکان چۆنیەتی وتاردان درێژی و کورتی وتاردان هەموو ئەو پرسانێکە من لێرەدا باسم کرد و هاوڵاتیان بە شێوەک لە شێوەکان موسڵمانان خستیانە ڕوو لە لیژنەی ئەوقافی پەرلەمانی کوردستان و وەزارەتی ئەوقاف بۆردی وتاری هەینی هەر هەمویان لە کۆبنەوەدا و قسەیان لەسەر ئەم بابەتە کرد گوتیان پێویستی بە چاکسازی و پێداچوونەوە هەیە لەمە دووە قبول ناکرد لەوەی هەر وتارێک لە خزمەتی پێکەوە ژیان و یەکڕێزی خەڵکی کوردستان و لە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام نەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت. بەرنامەی باسی ڕۆژ بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی تانج